پۆدکاستی دیاریار لەگەڵ خانی. سڵاوتان لێبێ خۆشەویستان، ئازیزان، خوشکان، برایان، خێزانە بەڕێزەکان، ئێوە کەسەی ئێستا بە دیار زنجیرەی دیاریار لەگەڵ خانیەوە کاتت بە ئێمە بەخشیە و چاوەڕێی زانیاریەکەی. جارێکی تراتینە خزمەت ئێوەی ئازیز و خۆشەویست. باسی ئەم جارەشمان یەکێکە لە باسە هەرە گرنگەکان بە دنیاییەوە چێژی لێوەرەگرن، لەگەڵ چێژیشە ئەتوانن وەکو هاندەرێک بێ بۆ ئەوەی بتوانین ژیانمان هەنگاوێک بەرەو پێشەوە بچێ و بتوانین جوانتر مامەڵە بکەین. باسی ئەم جارەمان باسەکە ئەوەندە گرنگە ڕەنگە بەو شێوەیە کە ئێمە باسی لێکەین لە خزمەت میوانەکانمانە ئێوە کەمتر بیرتان لێکردێتەوە. وەیە چاوەڕێمان بن، شاشە بەجێمێڵن، لەگەڵ من و میوانەکەمە هاوڕێمان بن. دکتۆر گیان سڵاو لێبێ و ماندوو نەبی بەخێر بێتەوە بۆ زنجیرەی دیاریار لەگەڵ بەڕێستان لەگەڵ خانی. قوربانتم مامۆستا گیان، سڵاو لە جەنابی خێر و ڕێو بێ ئیشەڵڵا. سڵاو بۆ بینەر و بیسەری بەڕێز زەکەم لە خزمەتتانە. قوربانتم دکتۆر گیان، ئەڵبەتە بە پرۆشەوە چاوەڕێی ئەم ئەڵقاناکەین و دەقەکان نەژمێنین کە جارێکی دەربێنەوە خزمەت ئێوەی ئازیز و خۆشەویست. سەردێڕ و سەرباسی ئەم ئەڵقەیە سەرباسێکە کە جێی تا ڕامانە بەڕاستی. دۆستی ئازیزمانەڵێ چواردەورمان پڕە لە ئیش و پڕیشە لە بێ ئیش. ئەم هاوسەنگە چۆن لێی تێبگەین دکتۆر؟ ڕاستیەکەی دۆستی ئازیز وەختی و قسەکە خۆی تەمسیلی کردداری چتە کەس هیچ بۆ خۆی ئیشی هەیە بۆ جەماعەتێکی زۆر بەتەزانی 500-600 کەس ڕەنگە ڕاستۆخۆنە ڕاستۆخۆ بە دەوری ئەوە ئیشیان دەستکەوت بێت بۆ یەکانە وەختێژێ پڕە لە ئیش و پڕە لە بێ ئیش ڕاستەکە. منیش سرنجمدا زۆر ڕاستە. تەمسیلێکی کۆن هەیە، ژن کابرایەک گوندێکە و هەمیشە گلەی بوو، دەست بە ئاسمان بوو. ئەی و بۆچی منەوە نەبەدبەختم یەکێ نییە ئیشێ بدا بە من، بۆ گشتی دەوامی دەستکەوت ئیشی دەستکەوت یەکێ نییە ئیشێ بۆ من دروست بکە. لەشە هەمە و توانە هەمە و ئەقڵە هەمە و هیچ لاوازیەکم نییەوە لێ هەر چارەم خراوە بۆیە ئیشم دەست ناکەوێ و باوەڕی کردو و بەمە و ئیشی نەکرد. تا ئاخرەکەی راوسەیەکیان وتی برا بەخوا قینەنەیە خۆتەوە زەلی. یانێکی خۆتەوە زەلی وتی دەبێت تا من ئیشی پێیشان وتی چی؟ وتی ئەم زەوی خۆتانە هەست ئەم زەوی خواردنە خۆ بەرئاوە و هەڵ بدە جۆگەکەی جۆماڵ بکە و ئاوی تێبێرە و بیکرە و فەرەنگی بزانە ئەوێتە وتی کوورە براوە کێ قەوەتی ئەوە چۆن سەوزەوە وتی دەیتۆ خۆ هەر بێ ئیشی خۆ هەر لە ماڵا دانیشتووی پاچێک و زەنگێکی گەرەکە و بیت و هەفتەیە خۆ شەکەت بکە بزانە چیەوێت. وڵا کابرا چوو هەر خۆی شەکەتە کرد، هەر نائومێدەوەی کورە ئەمە ناوێتە هیچ و چۆن نەمەوێتە نان بۆ من و چۆن نوێتە ئاو بۆ من و ئیتر بردی دەستی خستەی شەکە و ڕوانی 4-5 ڕۆژ کاری کرد و جا و کوردی ێژن دەست کارەکە و چاوە ترسی ماشای کارێکی زۆری کرد. جۆەکەی هەڵکرد، زەویەکەی پاک کردە سۆ بەردەکانی لاوردە و دەستی پێکرد وڵا بەهار نۆبەری تووی دەستکردە فرۆشتن. ئەوەی لە ساڵێکە ئەبووایە دەستی بکەوتایە لە وەرزی بەهارا دەستی کەوت، عەزەتی تیا دروست بوو، هیممەتی تیا دروست بوو، هیوایی تیا دروست بوو، وردە وردە دەستی کرە ئیش و لەوتەوە زەلیە دەرچوو حەلی کێشەکەی خۆی دۆزیوە. ڕاستیەکەی چواردەوری ئێمە پڕە لە ئیش، ئێمە نایبینین چون ئێمە چاومان داخستێ، چون ئێمە چاوەڕێنێکێکی تر ئیشەکە بداوە دەستمانەوە. ئەی بۆ تۆ ناوی بە دروستکەری ئیشێک بۆ خۆت و بۆ چەند کەسی تریش. لە ڕاستیە هۆکارەکان زۆرن بۆەوەی کە ئەم شتە شیکاری بکەین لە خزمەتتان بە پرسەکانێکچینە. قوربانە دکتۆریان، ڕەنگە پرسیارێک بکەیت ئێستا مرۆڤ بۆچی ئیش بکە ئاسڵان دکتۆر؟ بەڵێ ئەگەر بکرێ ئیشی نەکردایە زۆر خۆش و لەبەر ئەوەی ژیانی ناچووە بەڕێوە بەبێ ئیش ناکەی ئەم هەموو پێداویستی ڕەنگا و ڕەنگە کە ڕۆژ بە ڕۆژ زیادەکە و مۆتێ و دێمۆدەیەوێت تۆ جێ ئەمێنەی لە ژیان و ئەگەر بە تەنیابیت شاید
خەڵک لە ڕێ خوا شتێکە بدەنێ و هەر شتێکشتە دەنێ شتێک لێ بەنیانی پارەتە دەنێ عزەتی لێ بن جلتەگەنێ قیمەتی لێ بن ئەوە لاواز و زەبوونەوەی تر بێ قیمەتەوی بۆیە ئەبێ ئیش بکەیت لانیکەم بۆەوە بێ قیمەت نەوی ئیش بکەی بۆ لەسەر قاچی خۆبوەستی ئیش بکەی بۆەوە گەر حەزەکەی پیاوەتی بکەی پیاوەتێک بکەی ئیش بکەی بۆەوە خزمەت گوزارێک بکەی بە خزمەت گوزاری ئەیکەی بۆ کۆمەلگا کەسایەتی و بنرخێنی ئیش بکەی بۆەوە ئەسەرێک بێت تەواو نەبی لەم جیهانە ئیش بکەی بۆ کەسانێکە وان بە دەوریتەوە سێبەرێکی لە سەریان عزەتێکی بۆ ئەوان قیمەتێکی بۆ کۆمەلگاکە ئاسانیەکی بۆ ژیانی چواردەور ئەلبەتە نەبیتە بار بۆ کەسانی دەوروبەریشت کوردەواری خۆشمان دکتۆر قسەی جوانی هەیە لێراڵە بڕۆ بە بێگار دامەنیشەوە بێکار ئەلبەتە لە جوڵەیشە بەرەکەت هەیە لە ئیشەکانەکە وەکو جاری وا هەیە لێ تاتۆ نەجوڵەی چۆن ئیش دێ بۆ لای دکتۆر کارکردن بەم شێوەیە بێ یعنی بەرپرسیارەتی تاکە بەرامبەر بوونەکە چواردەورمان پڕە لە ئیش و پڕە لە بێ ئیشیش ئەم بێ ئیشانە چۆن وایان لێ بکەین یعنی ئەوەی کە تۆ فەرمووت چاویان داخستووە ئیشێک بکەین کە چاویان بکەینەوە لە ئاست ئیشەکان ئەگەر ئیجازە بدەی پرسەکە با من تۆزێکی تر بچمەوە بێژم بۆ وایان لێ هاتووە هۆکارەکە بزانین بەلاوردنی هۆکارەکە چاویان نەکرێت چون ئەمانە کە چاویان داخستێ لە ئیش و ئەم هەموو ئیشە ڕژاوە بە چواردەوریانە ئەوان بێ ئیشنتیایە ڕاستیەکەی هۆکاری هەیە کە ئەم شتانە نابینن ڕێکشیان نەیبینن خۆیانە خەڵافێنن خۆیان ئێحمالەکەن بە عەمد خۆیان لا ئەدەن بۆ ئیش نەکەن هێژێ هەرچیە سەختە هێژم نازانم بۆ سەڕەحەتی گیان ئەمان بە خۆپاراستن لە ئیشەکان ئەو جێگە خەوی ئەمنەوە تایە کڕووکب خەفتون و زۆر گەرم و نەرم و خۆشە ئەبێ جێبێڵ نەگەر دەست بکەنە ئیش وە جێهێشتنی وێنە ترسی واتە یەکێ لە هۆکارەکان خەڵک ئیش نابینن ترس لە ئیشکردنە ترس لە ماندووبوونە ترس لە بەرپرسیارەتیە ترس لە ئەوەیە کە کەسێکی تر داواکاری بێ لەسەری تۆ سەعات دیاری بکات ئیشێک بداتە دەست و کوالیتی لێگەرەکوێت بۆیە ئەمانە عزەتی نەفسێکی ڕەنگە لاوازیان بێت ناژم تەنیا هۆکارە یەکێ لە هۆکارەکانە ترسێکی عەجیب بە ملیان نازاڵ بوێت لە عمریانە بڕیاریان نەداوێت ئیشکردن بڕیاری گەرەکە هەڵوێستی گەرەکە داهێنانی گەرەکە ڕەنگە ئەم لێ هاتوویە لیانەتیانە بێ بۆیە ناتوانن ئیش بکەن ڕەنگە کەماڵگەراون خۆ بەزلزانون و دیاری ئیشی بچووک و حازر نەبن ئیش بکەن بە تایبەت لەم سەردەما چێ خوێندن نەچواتە بان کەسەکە بێ ئیشترە بێت چون لە خوێندنی خوارە ئەیتوانی لە فەم بفرۆشێ نەخوێنەوە ڕوایە حازر و ئیشێکی ئاسانی کرێکاری بکات کە خوێندنەکەی ئەچواتە سرۆوێتە ئەندازیارژێتی من کرێکاری ناکەم ئەوێتە پسپۆ ڕێژە ئیتر من ئیشی ئیداری نەبێ و ئەمر نەکەم و دەستور نەدەم ئیش ناکەم لە خۆ شتێکی تیا دروستە بێت ناتوانێ ئەم ئیشانە بکات لە حاڵەکە تۆ هەر مرۆڤی لەوبەری شەر مرۆڤی ئیسا پسپۆڕی بوویتە سەم مرۆڤێکی پسپۆڕ مرۆڤ بە ئیشکردن بێ نرخ نابێ بە ئیش نەکردن بێ نرخێ مرۆڤی پسپۆڕ بە ئیش نەکردن زۆرتر بێ نرخە بێت بۆیە ئەبێ لووتبەرزی نەکەن بێنە ناوی ئیشەکەوە وریاوین ڕێکەس تەنیا ئەوە نییە بێژە من ئەبێ ئیشێکی بەرزم بدەنێ بە پارەی کەم قانع ناوێژێ ئەبێ ئیشێک بێت بە ساڵێ بە 2 ساڵ من دەوڵەمەند بکە هەرگیز حازر نییە بە ئیشی بچووک دەست پێ بکە هەمیشە لە شاگردیوە وەستایی دەست پێکات لە وەستاییوە ڕەنگە شاگردی چ دەست نەکەوێت چون بیر ڕوخێنیوەیەکە ئارامووی وریابین ئەبێ تۆ ئەم کەسانە و ئیشیان نییە و بێ ئیشن و ئیشیش پڕی چواردەوریانە تێڕامان تێبینی توێژەری بینینیان داخستووە بەوەی کە فرسەتەکان ناوێنن لە دەرفەتێکە لە وەزعێکی ئابوووریات مەشاکەی زۆرێک کەس دەوڵەمەنەوێ لە پاڵی ئەوە کەسی لێزانتر و بەتواناتر هەژارەوێت ئەو دەرفەتەکە ئەناسی و ئەزانێت چۆن مامەڵێتەکە بکە ئەم دەرفەتەکە نازانێ و نازانێت چۆن لەو دەرفەتە خۆی بگەینێ ڕێکاس کێشەی دەرونی هەست ناتوانێت ئیش بکات یعنی ترسی لە دۆڕان هەیە یعنی ئێمە ئەوەندەی ئومێد بە مۆفەقێت دەتوانێت بمانواتە ئیشۆ ئەوەندەیش ترس لە دۆڕان لە ئیش دامانە بڕێت لەو بەری چۆ ترس لە مۆفەقێتیش نایڵە ئیش بکەین کاورا ترسێ ئیش بکە و سەر بکەوێت سەر بکەوێت لەولا بەرپرسیارەتی ڕووی تێکە ئەوەندەی ترس لە شکست
ئەتوانێت بەرگری ئیشکردن بێ هەرەوەندەیش ترس لە سەرکەوتن و لە دوای سەرکەوتن هەنگاوی دواتر و بەرپرسیارەتی گەورەتر نایڵێ کەسەکە بڕواتە ناوی ئیشۆ نەزانینی ئستانداردەکانی ئیش نەزانینی لێهاتوویەکان نەزانینی ئەو شتانەی کە خاوەن ئیشێک ئەبێ بیزانێ وەکو ئەبێ بتوانێت مدیریەتی کات بکە چاودێری کات بکە ئەبێ بتوانێت بڕیار بدات ئەبێ بتوانێت پلان دابنات ئەبێ بتوانێت لە هەر سەردەمێکا ئیشەکە داواکاریەکانی ئەو ئیشە بزانێت ڕەنگە خوێندکاری زانکۆ بێت بەس تیۆری کردوێت لەوێنە هیچ پراکتیکێکی نەکرێت ئەندازیار بێت بزانێت لەسەر کاغەز هەموو شتێک بکەولێ یەک جار نەچوێتە ساحەی ئیشە و بە هێنان ئەو زانینیە کردوێتە لێزانین ئەمانە گشتیان هۆکارن بۆ کەسێک ئەم هەموو ئیشەوەوە دەوریا و خۆی لە ئیشەکانە دزێتەوە و یا ئیشەکان نابینێ و بەبێ ئیش دانیشت دەمت خۆش دکتۆر ئەلبەتە ئەم بەشەی تر ئەگەر وای دێک بدەینەوە ینی تێبینی من ئەوەکەم زۆر جار کە بەراوردی خۆمان بە وڵاتان و شوێنی ترەوەکەینتر نازانم چەند ئەو بەراوردە ڕاستە یان ناڕاستە لای خۆمان هێشتا خەوی بەیانی خۆشترین کاتەکانمان ئەگەر پرسیار بکەین ئەمە وەکو تێبینیە ئەکرێەوە بڵێن ئەوەی بەڕێز و تێبینی و زۆر شوێن ئەگەڕێن و ئەمەتان تێبینی کردو هەر بەڕاستی ئیش زۆرە وەڵاهی ئەگەر لە خۆکەی بەیانیوە دەست پێکەم مەوەستا من شاخەوانی زۆرەکەم شاخەوانی لە باشترین هەلەکانە کە زمسانە زستان زۆر شاخۆشە لە هەموو کاتێک شاخ جوانترە لە زستانە و لە بەفرەکانە شاخ هەمووی سافە بێت ئەو ڕێگەیە لە هاوینە ئەچێتە سەری شاخ لە زستانە یەک بە سێس یعنی زۆر کورتەوێتەوە چون چاڵەکان بڕێتەوە بەرزاییەکان سافەوێ هەڵزنیان بە بەردا نامێنێ بەڵام یەک شەرتیە بێ چواری بەیانی بڕۆی هە بەفرەکان نەرم نەبنەوە گەرما شلیان نەکاتەوە تۆ دابدات ئەبێ بەستیوێتی و بە تایبەت ئەگەر بکرێ لە شەوە زۆر ساردەکان ناپچی بۆ شاخەوانی بەفرەکان ئەبن بە بەرد تۆ بە ملیانە ئەوەی بەس 4 ساعت بڕیوتە بە 2 ساعتی بڕی و ئەچیتە لووتکە بەڵام وەختێ چواری بەیانی گەرەکتە لە خەواڵ پسی ئەو جێگەی گەرم و خۆشە بەتانی لە هەموو جێگەیەک ئازیزتر و خۆشترە کەسێکی گەرەکە ئەم هەلە بتوانێت بقۆزێتەوە بێژێ بەتانی هەموو کاتێکەوە لە شاخ هەموو کاتێک نییە ئەم جەماوەرە ئیستا کەوتنە ڕێت ترسی جێهێشتنی جێگە نایڵێ بەرەو شاخ بکەویتە ڕێ ئەوەیە زۆرینەی کاتێمە 30-40 نەفەرێژین بڕێن بۆ شاخ 15 نەفەر ئەلبەتە من دۆستەکانم تێن وەلێ لەو جەماوەرە وەختێ دوای شاخ قسەیان بۆ کەیژن ئەم جار منیش بانکە ئەم جار بانگیانەکەی تا ئێوارەی چوون حازرن 6 ساعتی 11 کەیتر وعدەکان بۆم ناکرێ و ناتوانم و منیش ئەزانم بەتانی نایەڵێ بێت بەیانی دەرچوون زۆر زەحمەتە چون ئەبێ ئەو ڕەحەتیە بە ترسی ڕێگە و سەرما و هەڵسان و خەوجێهێشتن و خۆ ئامادەکردن بخۆزیت ئەمە ئەکەی ئەم ترسانە خۆیان بربەستن بۆ حەلی ئەم بربەستانە هەر کامێکیان لێ هاتوویەک لە توا دروستەوە ینی چویتە ناوچەی ترس ئەگەر ترسەکان نەتیان هاوردە دووە تێپەڕین بە ملیانە بە فێربوون دەست پێکات بە لێ هاتووی دەست پێکات و ئەم لێ هاتوویانە وردەوردەوە پێکا ئیتر ئەو ترسە نامێنێ و دوای ئەوە لە دوای لێ هاتوویەکان کە فێرەبی سەرکەوتن دەست پێکات جا سەرکەوتن وەختێ ئەگەیتە بنی شاخێژی خۆزایە ناتە ئەمەگەیتە ناوەڕاستی شاخ هەناسە بڕکە پێکێژی ئەمە چ غەڵەتێک و من کردم ولی وەختێکیتە لووتکە و لەو بانەوە ڕوانی چیتێکی جەماوەری شارەکە جەماوەری وڵاتەکە جیاوازی 1-2 نەفروانە لووتکە لەو بەرزەوە جیهان جۆرێترە بینی هەستەکەی جیاوازی هەستەکەی لێ هاتووی وە ئەمەوە پێکا لەو بانەوە بڕیاری شاخێکی دەدەی و ئەو بڕیارە یەکجاری تر بەتانی و یەکجاری تر سەرما و بەفرەشێت جێبەجێ بکەی وە ئەگەر وەکو شاخەوانی تماشایی ئیشەکان بکەین هەلیکار زۆرە ڕاستیەکەیمە ترسی ڕوبەڕووبوونەوەمان هەیە زاتمان نییە ڕوبەڕووی ئیشەکان بووینەوە چون هەر ئیشێک التزامێکی بە کات و ساتۆ هەیە التزامێکی بە خاوەن ئیشێک و هەیە التزامی بە ڕێسا و یاسایەک و هەیە داوای بڕێ لێ هاتووی لە تۆ کات و چوینە ناوی ئەم شتەوە لە خۆی ترس دروستەکات معلومە هەر کەسێ لە ئەوڵەوە چوا و لاوازیە لێ هەیە ئەگەر گەرەکی سەرکەوتنی دەستکێشە ڕوبەڕووی ئەو لاوازیە لی ئەوڵە بێتەوە
ئیتر زۆر کاتێکی ژۆک و جەنابوو تێژە بڕۆرە بێکار مەشۆرە بێکار دامەنیشە بێکار پەندی پێشینانمان نەیەژێ زۆرم بیستووە لە دێو لە شاری شەڕ باشترە لە بێکاری بەڕاستی کار هەرچەندێک گرنگە دە ئەوەندە بێکاری خەتەرناکە لە بێکاریە بێقیمەتی دەست پێکا لە بێکاریە فەساد دەست پێکا لە بێکاریە خۆ خواردنەوە و ئەمانە کەسێکە خەریکە ئیشەکە گەر تەرکیزی بەلای ئیشەکەوێت تەرکیزی بەلای هیچ چۆ نامێنێ ڕوا بێ مامۆستا 38 ساڵە من مامۆستام وەختێکانە ئەچمە ناوی پۆلە و بابەتێژم هەر نازانم هەمە کام سەرزەمینە هەمە کام حکوومەتە مناڵەکانم برسین یان نیەن خۆم کوێم ئێشەکە کە خۆ ئەزانی جاروبار بووە دوای 8 ساعات ئیش من قاچم چۆنی پیات و خۆ بینیستە وەختێکانە ئیشەکە دوای تێزانم قاچم گولەکە بۆیە کارەکە خۆی جەوێکی ئەخلاقی جەوێکی دەرونی جەوێکی ڕۆحی جەوێکی معنەوی بۆ خاوەن کارەکە دروستەکە کە لە تەفریح خۆشترەوە سە حەزەتی عەلیەژێ باشترین تەفریح کار ئیتر ئەو بێکارانیچە خۆیان هۆکارن بۆ بێکاری مامۆستا گەر ئیجازەم بێ شەڕ وەختێکانە ئەچیتە جێگەیەک جەماوەرێکی بێکار دانیشتن یەکێگەرێکی کارکە خەمساردی بۆ دروستەکەن تانەی لێدەن تەشەری لێدەن چونێکە دەستی کردە کار بێکاربوونی ئەوانەکەوێتە دەر حتا کەسمانە موچەی هەیە ئیشی چێکە ها لە جێگەیەکە پارەی چێدرێتێ من چوومەسە ئیدارە بووە جێگە بووە 15 نەفەر مەسئولی ئیشەکوون 5 مانگ 6 مانگ لەلایەنەوەم یەکدانە ئیشی بەسیط بکەن نەیانتوانێ بیکەن لەبەری ئەوە ئەم هەناردێ بۆ لای ئەو هەناردێ بۆ لای ئەو لە کوردیایەژن ئینەکەیە چیرۆکێکی مناڵان هەیە ساڵێ بوو ساڵێنە و کۆسە مرد و کفنی نە و کفنی لە ئەسفەهان و ئەسفەهان وێران و گاکوڵ تەمورەوان و تەمورەم نابانی بەرد و بەرد هەڵێڕیاوە وتم بەرد بۆ هەڵێڕێتۆ تی بۆ گیا لە بنم سەوزەی گیا بۆ لە بنی سەوزەی وتی بۆچی مێ سەرقرتمەکە مێ بۆ سەرقرتێکەکەی وتی بۆچی گورگ دووگەرمەکە گورگ بۆ دووگەریەکەی وتی بۆچی شوان حەلە لەم لێکە شوان بۆ حەلە لەیلەکەی وتی بۆچی میمکە پیرە نانی سووتیاماتی میمکە پیرە بۆ نانی سوزیایەتێ وتی بۆچی مشک سەردۆڵەمە قرتێنێ وتم مشک بۆ سەردۆڵەیە قرتێنی تی بۆچی پشی چاوم لێ زاخکاتەوە پشی بۆ چاوی لێ زاخکێتەوە وتی چاوم زاقە گوێم دووفاقە لەم تاقا قونمە و تاقەوە دیڕێکم لێوە پەڕان بەهان پەڕانم ئەخلاسەران ئەگەر ورد بووی تۆ ئێمە ئەگەر حەل لە یەکەم پرسۆ بمان پرسیایەت کە تەمورە بۆ کەوتیتە خوارەوە بیوتایە پشی مەیلێسی بکەومە خوارەوە ئیتر هێمە ئەم هەموو کاتمانە لە بین ناچوو ئەم هەم کە بێ ئیشە لەو بیناوە دوای بیان وەڕێنە ئەم بەری ئەو بورێ ئەو بەری ئەو بورێ کاتە کوژن ئەچیتە بڕێ جێگە 20 نەفەر فەرمانبەروا لەوێ دەسەڵاتی بێ 15یان بنێری تۆ بۆ ماڵ و موچەکەیچیان زیاد کەیت و قەسەمێکیان لێ بخۆی ئەم موچە ئەوەی تو ئەچی تۆ بۆ ماڵ و ئیتر حتا سەر ناکەی بەم ئیدارە بە هەموو مانگێک موچەکەت و سەدی زیادەیش دەدەینی چون ئەمانە خەمساردیان دروست کرێ ئەمانە بیانووی کار نەکردنیانە ئەمانە خۆیان ئیشەکە ناکەن ناڵن کەسی نەبوونیان ئیشە یەکێ لە هۆکارەکان بەڕاستی هۆکاری بێکاری بێکارەکان خۆیان ئەوەندە بربەست دروستەکەن ئەوەندە چیرۆک بۆ سەر نەکەوتنی خۆیان دروستەکەن چیرۆکێتریش دەژم مامۆستا بۆخشی مناڵی شارم من بەلێ هەمووی خزمەکانمان لە دێهاتاون ئەچوون بۆ دێهات منیش مناڵە شارێکی سوورکەلەی بچکۆلانەوەم ئەچوون بۆیەنە حەزیانە کرد بمترسێنن گاڵتەم پێ بکەن بێژن ئەمە مناڵی شارە منیش هەمووی هەوڵمەدا بەڵێ سوور و سلەقەتە و سێوەریم لە شارە وەلێ بێعزەت نییەم بەهیمەت نییەم نەزان نییەم ترسە زاوریش نییە شەوێک وتیان بزانین ئەتوانی ئامە بووی لەو قورسانە ها لە پشتی گوندەی ئاوایی و قەلانجەی پێژن ئەمە بووی لە قەلانجاوین بیوەی لە شێ مەحموو ئەم قەڵەم تراشە بکەی وەقەی زەلی مەرقەوەکەی شێ مەحمووە منیش ئەمزانی گەرەکیانە بمترسێنن و ئەمە هەر ئەقلم فەورەن زانی ئەم چیرۆکە گشتی کۆکریاسۆ بۆەوەی من بڕۆم ئەم کارە بکەم و ئەمان پخێکم لێ بکەن بمترسێنن نیەت ماڕوتم ئەمانە لەوێ خۆیانیان داگرتێ من بڕۆم پخم لێکە نەمترسێن قەڵەم تراشەکەم برد تاریکی چوو هیچ نەو من 12 ساڵم بردم کرد مەقەی مەرقەوەکە و هاتم و بۆ زۆری چەترسیا هاتمەوتیان نەوردەوتم بەخوا یا ئاخر چۆن بردە مەزە ئەمە پیاکانی چیان زاتیان نییە بچن بۆێن باوەڕ ناکەن من بردممە 3 نەفەر وە چراقۆ لەو لە هاتن تماشای شتەکەیان کرد مەزە ئەوە خۆیان ئەم وتیە مێردەزمەیەوە ئەو وتیە جنیەوە ئەم وتیە جنم بینیوەتە
خۆیان یەکتریان ترسانیە ئەمانەوە تەڵە بۆ منە خۆیان زاتیان نییە بڕۆن لەو لاوتیان ئەی هیچ نەدیوتمەوە هیچم نەدی ئیتر بۆ شتێکی ئاسایی بۆیان بۆیە زۆرێ لەوانەوە بێ ئیشن و ڕاستی خۆیان بێ ئیشن هەوڵی چەدەن بۆ بێ ئیشبوونی خۆیان پلاندانەنجا لە دەروون ناسیایژن ئەوەی دۆڕاندیە یا ئەزانێ ئەدۆڕێنێ بۆ دۆڕاندن پلاندانە بۆ نمونە ئەزانێن بچواتە تاقیکردنەوە کە دەرەجە نایرێت جۆرێ ئەچوان نەگاوە تاقیکردنەکە ذاتی نییە عملیات بکات جۆرێ ئەچوا دکتۆرەکە بڕواتۆ جا بگاتە خەستەخانەکەی خۆی پلانی دۆڕاندندانە ئەگەرنە چواردە پڕە لە ئیش منی ژێژم پڕیچە لە بێ ئیش و زۆرینەی ئیشەکان حکومی نیەن کەسەکان خۆیان دروستیەکەن مارکس ێژێت ێژێ یا ڕێگەیە دۆزمە یا ڕێگەیەکی بۆ خەسک بەسوودەمت خۆش بە دکتۆرگیان ئەلبەتە ئەم ڕوونکردەوەی تۆ زۆر زۆر جوانە یعنی ئەوە نییە بڵین ئیشەکە هەیە و کەس ئەوە دیە زۆر جار کەسەکان هەن خۆیان هۆکارن بۆ ئەوەی ئیشەکە نەکرێت بە نمونەیەوە زۆر فەرمانگەیەکەی لە بازێ شوێنە من چووم هەر ئەوەی تۆ ئەفەرمووی بیانووی ئەوە بوو کە ئیشەکە ئەنجام نەدا من ئیشێک لە شوێنێکەوە بۆ شوێنێکی دوور چووم تەنها مۆریەک بوو کە لێ بدەن ئەخیر بیان و کە دۆزیانەوە بۆی ئیشەکەی من ڕانەپەڕێن و ئیشەکە نەکەن ئەو بۆ ئەیانوت ئەم مۆرەی تۆ سێ گۆشەیە بێ چوار گۆشە بێ من هیچ دەسەڵاتی مۆرەکەم نەبوو ئەوەی تۆ فەرمووی پلاندانا بۆ ئەو ئیشەکە نەکە زۆر کاتیش بۆ ئەم ئیشە ناکەن ئیشەکە بمێنی ێژێ نەکۆم ئیشە بکەم ئیشێکتر نەبینە یاری ئازیز ێژێ وتمە بنوتمە ئەگەر تۆم ئیشەم لە دەست بسێنی خۆ من ناڕەحەت ناوم چون نەچمە ئیشە سەرتر من داهێنەرم داماو نییەم ئینسانی داهێنەر ئەم جێگەیە و کرنجێگەیەکی دەست دەبت خۆش بێ دکتۆر کاتەکان هەر زۆر زۆر یاراتیە پەڕن دامێک ما بێ من لە خزمەت تابم وەگەرنا دنیاکس ئەو دیێڕاکەمە بابەتی ئاخر داهێنەر بن داماومە دەسوودەمت خۆش بێت دکتۆریان دنیای سپاس بۆ مندبوونەکەن ئازیزان و خۆشەویستانە مەڵقەیەش ئەم شێوەیە هاتە پایان بەو ئومێدەی ڕۆژێک چاوە هەڵبێنین چواردەورمان پڕپێ لە ئیش و وە پڕیش بێ لە ئیشکار ماڵتان ئاوە فاتن پۆدکاستی دیاریار لەگەڵ خانی